375 طالب موزعة. نلاحظ هنا أن جامعة جيهان في أربيل وجامعة إشت الدولية أكثر الجامعات طاقة يخص الجوانب العلمية والأكاديمية في جميع الأقسام العلمية في دراسة المناهج الدراسية لطلاب البكالوريوس والدراسات العليا. دوائر معنية، فمثلا في دائرة التخطيط والمتابعة هذه الدائرة معنية بالإشراف على عملية في كل سنة طبعا حتى تجهز العمل القيام بالتقديم إلى الدراسات الأولية والدراسات العليا. ئێمە لە وەزارەتی خوێندنی باڵا حکوومەتی هەرێمی کوردستان یەکەمین دیداری هاوبەشی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای شانشینی هاشمی ئوردن ئەمڕۆ بە فەرمی دەستی بەکارەکانی کرد. ئەم دیدارە وەکو دەزانن بۆ ماوەی یەک هەفتە بەردەوام دەبێت. ئەمڕۆ و سبەینێک لە شاری هەولێر دەبێت. ئەمڕۆ دیدارەکە بە فەرمی دەستی پێ کردووە. یەکێک لە خاڵە سەرەکیەکانی دیدارەکە ئەمڕۆ لە ئیمزاکردنی گرێبەستی لەکتێگەشتنە لە نێوان هەردوو وەزارەت بە ئامادەبوونی جەنابی وەزیری خوێندنی باڵا بۆ ئەوەی ئەم گرێبەستە بێ بە پردێکی پەیوەندی زانستی ئەکادیمی بۆ توێژینەوەی زانستی لە نێوان سەرجەم زانکانی ئوردن و زانکانی هەرێمی کوردستان. ئەزمموی خوێندنی باڵا لە وڵاتی ئوردن زانکانی ئوردنی ئەزممونێکی پێشکەوتووە بە تایبەتی لە 25 ساڵی ڕابردوودا توانیانە کۆمەڵی کار و چالاکی زانکۆکانیان بەرە پێش بەرن. زانکۆکانی ئوردنی لەسەر نەخشەی جیهانی زانکۆکانی دنیا ئەتیبارێکی باشیان هەیە. هەروە لە ڕیزبەندی زانکۆکانی دنیا تایمس ئێدوکیشن QS و وەبمەتریکس و سەرجەم ئەو تەصنیفانەی تر کە تایبەتن بە ڕیزگرتنی زانکۆکانی ئوردنی تێدایە. بۆیە ئێمە پێمان باش بوو بتوانین زانکۆی ئوردن چۆن توانیانە لەگەڵ خۆیان بگونجێن لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەما خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو گۆڕانکاری کە ئێستا بەسەر زانکۆکانی هەرێمی دنیادا هاتووە بتوانین ئیستیفادە لە تەجروبەی ئەوان بکەین لە کوردستانشە زانکۆکانی ئێمە زانکۆی زۆر باشن کوالتی باشیان هەیە دەتوانن بەیەکەوە هەماهەنگی بکەن. تم اليوم بحمد الله في أربيل عاصمة إقليم كردستان العراق الشقيق افتتاح الملتقى التعليمي الأردني الكردستاني. ئەمڕۆ دیداری بابڵێن خوێندنی باڵای ئوردنی کوردستانیە ڕۆژێکی مۆژەیە بۆ ئێمە بۆ بواری خوێندی باڵا لە هەرێمی کوردستان. سوپاستان دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. ئەم دیدارە بە ئامادەبوونی 21 سەرۆک زانکۆی ئوردنی تایبەت و حکومی ئەنجام درراوە، هەروەها بە ئامادەبوونی 49 ئەندام لە شاندێکی باڵای خوێندی باڵای بابڵێن وەزارەتی خوێندی باڵای ئوردنیە. ئێمە لە هەرێمی کوردستان پەیوەندیەکان لەو بارەی ئەکادیمیانە بەرەو پێش دەبین. سوپاسی جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان دەکەین بۆ پاڵپشتیکردنی ئەم بوارە. لێکتێگەیشتنی باشەیە لە بواری خوێندنی باڵا و ئەمڕۆکە با بڵێین مزەکەرەی تەفاهم دەبێت نێوان هەردوو لە ئیمزا دەکرێت لە بواری خوێندنی باڵا. ئەمەش یەکەم مزەکەرە نیە، تەنانەت مزەکەرەی تریشمان ئەنجام داوە لە بواری تەندروستیدا و لە بواری تریش لە داهاتوودا هیواداری متوانین کۆمەڵێک کار بکەین. تفاعل أكاديمي وثقافي وتفاعل ما بين الجامعات والمؤسسات التعليمية. هذا البرنامج ايضا من مميزات انه يعتمد ارشاد الطلبه الذي يساعد الطلاب لملء الاستمارات حتى لا يصير هناك هذا النظام يساعد على ضمن حدود الدنيا الموجوده انفا 145 الف طالب تقريبا موزعه كما ترون بين جامعات. عدد يعني يفرح فيه لانه نلاحظ العام الماضي بحدود الحقيقه دائره التطوير والبحث العلمي دائره ملمه بالاشراف على یەک لە بەرنامەکانی وەزارەتی خوێندنی باڵا ئەوەیە کە خوێندنی پیشەیی خوێندنی تەکنیکی بەرەو پێش باتن. ئەمە یەک لە گرنگترین ئەو بوارانەیە کە ئەمە پێویستمان پێەیە لەگەڵ ئەوە هاوبەش بین لە بەرنامەکانی بۆ پێشکردنی ئەم خوێندنی پیشەوی و تەکنیک. لە سەردەمی ئەمڕۆماندا بازاڕی کار پێویستی بە دەستی کاری کە سکیلی بەرزی هەبێتن کە شارەزایی هەبی لە هەندێک بواری ئەو بوارانی کە لە بازار پێویستمان بەکار هەیە یاخود کار هەیە لە بازار پەیدا بکەن. بۆیە لەم بوارەدا هەروە لە بوارە پزیشکەکان ئێمە دەزانین لە ماوەی ڕابردوو بۆردی کوردستانی ژەروالای ئەطرافی وەرگرتووە لە دەستگای دڵنیایی زۆری ئوردنی کە یەکێک لە دەستگا نێودەوڵەتی گرنگەکان ئێستا هەیە. ئێمە لەو بوارانەدا کە پێویستمان پێیان هەیە بە هەمان شێوە ئاڵوگۆڕکردنی ئەو خزب یاخود با بڵێن ئەو شارەزایی کە ئێمە هەیتمان لە زانکۆکای هەیتمان بۆ زانکۆکانی ئەوێ نەقلی بکەین بگوازنەوە. ينظم هذه الدائرة عمل تقديم الدراسات العليا ويحفز ويكرس جميع الباحثين
وقد صدر عنها مؤخرا تعليمات جديدة اللي هي دراسة الدكتوراه السفلسايد. وأنا هنا تخرجت دورات حقيقة سفلسايد وكانت الاستفادة منها استفادة واقعية جدا، وذلك لنقل خبرات والمؤسسات الجامعات العالمية عن طريق مراكز الإعمار والتطبيق